مام جەلال دیداری تەمەن ئەو کتێبەی پڕفرۆشترین بۆ و تا ئێستا هیچ کتێبێک هێندەی دیداری تەمەن نەفرۆشراوە. دوای هەفتەیەکیش لە بڵاوکردنەوەی ئەو کتێبە بە وتەی بەشێکی زۆری کتێبفرۆشەکان پڕفرۆشترین کتێب بووە کە لە ماوەی ڕابردوودا کەوتبێتە بەردیدەی خوێنەران. بۆ جاری دووەمیش چاپخانەی کارۆ بە تیراژی 5,000 دانە چاپی کردەوە. ئەو دیمەنانەی دەیبینن کارکردنە بۆ چاپی دووەمی کتێبی مام جەلال دیداری تەمەن کە سەلاح ڕەشید ئامادەی کردووە و جارێکی تریش 5,000 تیراژی خستەوە بازار تا زۆرترین خوێنەر شاد ببن بەو ڕوودا مێژویانەی کە لە زاری سەرۆک مام جەلالەوە نووسراونەتەوە. ئێستا کە چاپی دووەمی کتێبەکە ئەکەینەوە بە هەمان تیراژ و لە هەموو شار و شارۆچکەکان داواکارێکی زۆری لەسرە شتێک هەیە ئەڵێن لە دهۆک تا خانەقین. ئەم کتێبە فعلەن بەواتای وشە لە دهۆک تا خانەقین. من لە ساڵی 2023 لەم وارە ئیشەکەم ئەمە یەکەمین جارمە کەسێک لە خانەقینەوە تەلەفۆنم بۆ بکات داوای کتێبکەن بۆ ئەو شارۆچکەی. ڕاستە کتێبەکە ناوینراوە دیداری تەمەن، ئەمەش کتێبی تەمەنە بێ پێم وابێ بێ سێ هەموو چوارە هەموو پێنجەمیش ئەم کتێبە تیراژەکەی تاو نابێت. خاوەنی کتێبخانەکان و هاوڵاتیان و خوێنەران لە هەرێمی کوردستان بەسەر سوورمانەوە باز لە پڕفرۆشی و کتێبە دەکەن و ڕایانگەیاند. ماوەیەکی زۆر دەبێت کتێب بەو جۆرە بازاری نەبووە کە ئەوان پڕفرۆشی کتێبەکە بۆ گرنگی ناوەڕۆکی ڕووداوە مێژووی و پڕبایەخەکانی ناو کتێبەکە دەزانن کە تا ئێستا نەبیسراون. ئەوەی کە تا ئێستا ئێمە لامانە لەم سێ ڕۆژ بۆ سێ ڕۆژ و چوار ڕۆژەیە فرۆشی باشی هەیە لە چاو هەموو کتێبەکانی ترە. هەتا ئێستا نازانم کاردانەوەی خەڵک چۆنە بەڵام بەهینەوە ینی بە ئیشتیاقەوە ینی بە پەرۆشەوە یان بۆ کتێبەکە. سێمە دوێنێ نەمان مابوو ئەم بەیانە بە پەلە وەجبەیەک بۆ عادیان نابووی نییە وەجبەیەکمان بۆ هاتووە ئەوانی کە دوێنێ بەریان نەکەوت بوو تەبان دوێنێ بە زۆر ناویان نووسی پێمتیانە بێ ناومان بنووسی هەتاوتیان با پارەکەشی بێ من قبول نەگوتم کەی هات ئەو سەپارەکەی من بنێ ئاوا هەیە بۆ دەرەجێ بۆ شێوەیە. لە ناو شاری هەولێریش پێشوازیەکی زۆر گەرمی لێکرا خەڵک بە پەرۆشەوە لە دوو کتابەکە دەگەڕا و لەی کڕی و ئەوانە ئێمە پێمان وایە کە مێژوو ڕام بە هیچ کەسێک ناکە. مام جەلالی شاید عاڵێکی زیندووە لە ڕووداوەکان و لەو بەسەرهاتانەی کە لە شۆڕشی دوور و درێژی ملەتی کورد ڕوویداوە. کتێبێکی زۆر هات بۆ هەولێر لە چەند ڕۆژێکدا ینی ئێستا کە پەرتوک بەردەستی هیچ کەسێک ناکەوێ ینی خەڵکانێک هەیە لەم کتێبخانە بۆ ئەم کتێبخانە بۆ بە دوای ئەمە دەگەڕێ. یعنی من نامەوێت باوەکو مجامە لەو شت باسی بکەم بەڵام لە ماوەی ڕابردوو هیچ کتێبێک ئەوەندە خوێنەرەی نەبوو یان ئەوەندە پەرۆشی نەبووە بۆ ئەم کتابی دەستکەوت چکە بەڕاستی خەڵک بۆ خەندەیەکی مام جەلال بۆ وتەیەکی مام جەلال پەرۆشەجە بگرە تەمەنێک کە مام جەلال لە لادێوە بۆ سەر و کۆمار باسی ژیانی خۆی کردوی بەڕاستی ئەنی هەگبەیەکی زۆر گرنگە بۆ کورد بۆ کوردستان. هاوڵاتیانی هەرێمی کوردستان پەرۆشن بۆ ئەوەی کتێبی مام جەلال دیداری تەمەنیان چنکەوێت و لە ماوەی ئەم هەفتەیەشدا چ دەستکەوتنی و چ بابەت و ڕوودا و مێژوویەکانی ناو کتێبەکە بۆتە جێگەی قسە و باسی هاوڵاتیان و میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان. هاوڵاتیان کاتێک ئەو ڕوودا و مێژوویانە دەخوێننەوە وەک وایە ڕاستە و خۆ گفتوگۆ لەگەڵ سەرۆک مام جەلالدا بکەن کە ئەوەش نیەنی سەرکەوتنی ئەو کتێبەیە و تینوێتی خوێنەر دەشکێنێت بۆ زانینی ئەو ڕووداوانەی کە سەرۆک مام جەلال ڕاستگۆیانە باسی کردوون. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.